بێگومان هەرێمی کوردستان هەرۆکو پێشببینی دەکرێت لە بڵاوکراوەکانی بەش پێشببینی دوێنێ بڵاومان کردبووەوەکەوە ئیمڕۆ ناسەقامگیریەک لە ڕەوشکە شوها دروست دەبێت لە ئەنجامی کارەگەربوونی بە نزمە پاڵەپەستۆیەک لە دەرێن ناوەڕاستەوە کە لەگەڵ خۆشیدا بارستە هەوایەکی سارد ڕوو لە ناوچەکە دەکاتن بێگومان لە بەرەبەیانی ئیمڕۆ کاریگەریە بە تایبەت لە سەرەتا لە ناوچە سنووریەکان دەرکەوت دواتریش کاریگەریەکە ئێستا سەرجەم ناوچەکانی گرتوتەوە کە خۆی دەبینێتەوە لە سەرەتاوە تاوکو سەر لە ئێوارەی ئیمڕۆ لە خێرایی بوونی با و هەروەها لەگەڵ خۆشیدا دەبێتە هۆی خۆڵێکی سووک لەگەڵ خۆیدا بهێنێتن لە ئەنجامی ئەو جیاوازی پەستانەی کەوا هەیە بۆیە بینیمان لە سەر لە بەیانی ئیمڕۆ لە بەشێکی زۆری ناوچەکان خێرایی با لە سەر و 30 کیلۆمەتر بوو لە کاتژمێرێک بەڵام بە ژێرەی ئەو نەخشانەی لە بەردەستدان پێشبین ناکرێت ئەو ڕۆژێکەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە تورکیا بینیمان کەوا دووبارە بێتەوە بەهۆی ئەوەیەوە ئەو ناسەقامگیریەکەوا هەیە ئیمڕۆ کاریگەریەکانی واتە بە شێوازی خێرایی با سەقامگیریەک بەخۆیەوە دەبینێتن بە زیادبوونی تێپەڕبوونی کات و گەڕانەوەی ئەو بارستەهوایە بۆ ناوچەکە بە شێوێکی گشتی کە ئەمە ژوا دەکە سەقامگیریەک دروست بێتن گۆڕانکاریەک لە ڕەوشەکە دروست دەبێتن واتە لە دیاردەی خێرایی باوە دەگۆڕێ بۆ بارانبارین بە تایبەت سەر لە ئێوارە پێشببینی دەکرێتن بارانبارین لە سنووری پارێزگای دوهۆک دەست پێ بکە دواتر سەرجەم ناوچەکانی تریش بگرێتەوە بۆ ئیم شەو بەردەوامی دەبێتن واتە ئەم بارانبارینە هەروەها بەیانی شتاوەکو سەر لە بەیانی لە سنووری پارێزگای دهۆک دواتر لە پارێزگای هەولێر تاوەکو پێش نیوەڕۆ بەردەوامی دەبێت بەڵام سەبارەت بە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە پێشببینی دەکرێتن تاوەکو دوای نیوەڕۆی بەیانی واتە پێنجشەممەش کاریگەریەکانی بمێنێتەوە تا سەقامگیریەک لە خێرایی با دروست دەبێت بەڵام ئەوەی دەمێنێتەوە بارانبارینە هەروەها لەگەڵ خۆشیدا پێشببینی دەکرێتن بەهۆی هاتنی ئەم بارستە هەوا ساردا ئەم دیاردەی دابارین بگۆڕێ لە شێوازی بارانبارین بۆ بەفربارین بە تایبەت لە ناوچە سنووریە شاخاویەکان پێشببینی دەکرێتن ئیم شەو بەرە بەیانی بەفربارین ئەو ناوچانە بگرێتەوە چکە لەوەش پلەکانی گەرما بە ڕادەیەکی بەرچاو بۆ بەیانی دادەبەزێتن بە تایبەت لە کاتی شەودا کە پێشببینی دەکرێت لە ناوچە سنووریەکان لە هەندێک ناوچە بێتە ژێر 0% بەڵام لە سنتەری شارەکان لە نێوان 4 بۆ 6 پلەی سەدی دەبێت لە کاتی شەودا و بە ڕۆژیش بە نزیکەی 6 بۆ 8 پلە دادەبەزێتن. باشە کاتە دەکرێت بڵێن ئەم بارودۆخە تاکەی دەمێنێتەوە و بەگشتی کەوشوهەوە لەم مانگەداوە لە چەند ڕۆژی داهاتوودا چۆن دەبێت؟ ئەم دیاردێکەوە ئێستا هەیە ئەم گۆڕانکاریانە هەیە تەنها بۆ بەیانی کاریگەریەکانی دەمێنێتە دەتوانین بە شێوێکی گشتی لەسەر تا سەری هەرێمی کوردستان بۆ ئێوارەی پێنجشەممە ڕەوشەکە بەرەو سەقامگیر بوونەوە دەچێتن تەنها ئەوەی دەمێنێتەوە ئەم بارستە هەوایە ساردەیەکەوە کاریگەریەکانی دەمێنێتەوە زیاتر خۆی دەبینێتەوە لە سەرمایەکی وشک کە پلەکانی گەرما ڕوو لە دابەزین دەکاتن سەبارەت بە تەوەری تری پرسیارەکەت ئێمە لە ڕووی ئاو هەواییەوە ئیمڕۆ دەتوانین بڵێن 12 یەکەم ڕۆژی وەرزی زستانە سەبارەت بە لە ڕووی ئاو هەواییەوە جگە لەوەی کەوا لە ڕووی فەلەکیەوە لە 21 وەرگەڕانەوەی زستانە دەبێتن بەڵام لە ڕووی ئاو هەواییەوە ئیمڕۆ یەکەم ڕۆژی زستان هەژمار دەکرێتن بۆیە دەبینین لەگەڵیشە دەستپێکی ئیمڕۆ پلەکانی گەرما ڕوو لە دابەزین دەبێتن و هەروەها ئەم ناسەقامگیریە دروست دەبێتن بەڵام سەبارەت بەوەی کەەوە ئەم مانگەواتە بە شێوێکی گشتی توانین بڵێن دوێنێ 30 مانگ لە نوێترین راپۆرتی کەوا ڕێکخراوی کەشناسی جیهانی دەری دەکە سەبارەت بە دیاریدەکانی هەم پلەکانی گەرما هەم دابارین لە سەرتاسەری جیهان ئەوەی کەوا بۆمان دەرکەوتووە لەم راپۆرتەکەەوە پێشببینی دەکرێتن ئەو دیاریدەیکەوە پار ساڵیش بۆ دووەم ساڵیش ئیمساڵ کاریگەرەکەەوە دیاردەی نینایە بۆ مانگی 12 بەردەوامی هەبێتن واتە بە نزیکەی 90 دیاردەی نینا ئێستا زاڵترە لەسەر دیاردەی نینۆ لەسەر ناوچەکە کە ئەمە ژوا دەکاتن هەم ڕێژەی بارانبارین لە ناوچەکانی ئێمە واتە وڵاتانەی دەکەونە ڕۆژهەڵاتی حوزی دەریای ناوەڕاز ڕێژەکەی کەمتر بێتن بەڵام بە شێوێکی گشتی دەتوانین بڵێن وەرزی بارانبارینی ئەم ساڵ بە گوێرەی ئەو توێژینەوانێکەوە هەن و پێشببینیە درێژخایەنانە بەراوردیکەن بە پارساڵ باشتر دەبێتن بەڵام مانای ئەوە نییە کە ئێمە دەگەینەوە تێکڕای ئاسایی خۆی بەڵکو ئەوەی کەوا پێشببین دەکرێت ئەم ساڵیش لەسەر تاسەری هەرێمی کوردستان بە جیاوازی شوێنەکان لە ژێر تێکڕای ئاسایی خۆی دابێتن بەڵام بەراورد بە پارساڵ باشتر دەبێت. باشە کاک فازڵ سەبارەت بە دروستبوونی لافاو لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە سنتەری شارەکان هیچ پێشبینی ئەکرێت کە بەهۆی ئەم بارانەوە
کە باست لەوە کرد لەمڕۆ دەست پێ دەکاتوە تا سبەینێ دوانی وەڕۆکەی ڕەنگە لە هەندێک ناوچە بەردەوامی هەبێت دروست ببێت دوایین جار کە باران باری بۆ هۆی دروستبوونی لافاو لە بەشێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان. بەڵێ سەبارەت بە بەرزبوونەوەی ئاستی ئاو و لافاو بێگومان یەکێک لەو خەسڵەتانێکەوە کەشوهەوای ئێستا پێی دەناسرێتەوە ئەو دیاردە توندڕەوانەیە کەەوە ڕوودەدا هەم لە وەرزی هاوین بینیمان کەەوە پلەکانی گەرما بەڕادەیەکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوە دەبێتن هەمیش لە شێوازی دابارین دەبینین لە ماوەیەکی کووردا ڕێژەیەکی زۆر بارانبارین دەبارێتن ئەگەر بگەڕێنەوە ئێمە مانگێک پێش ئێستا بینیمان لە بەشێک لە ناوچەکان بارانێکی بەخۆر لە ماوەیەکی کورد باری بەتایبەت لە بەشی باکووری شاری هەولێر بینیمان بە نزیکەی 50 خولەک زیاتر لە 52 میلیمەتر باران تۆمارکرا کە ئەمە ڕێژەیەکە توانین بڵێن ڕیکۆردێکی نوێ بووکەوە لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوا کە ڕوو دەدەن بۆ هۆی ئەوەی کەوا ڕێژەیەکی زۆری باران لە ماوەیەکی کورد ببارێتن و لە ئەنجامدا بینیمان بۆ هۆی دروستبوونی جگە لە هۆکارەکانی تریش بۆ دروستبوونی لافاو بەڵام لەو حاڵەتێکەوە ئێستا هەیە پێشبینی لافاو ناکرێتن بەڵکو ڕێژەی دابارینەکە لە سنتەری شارەکان لە نێواندا بۆ 15 میلیمەتر پێشبینی دەکرێتەوە لە ناوچە شاخاویەکانیش نزیک دەبێتەوە لە 25 بۆ 30 میلیمەتر واتە بەو ڕێژەیە پێشبینی لافاو ناکرێتن تەنها لەو ناوچان نەبێتن کەوا ڕەنگە لە ماوەیەکی کورد ئەمیش لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوا ڕێژەیەکی زۆری باران لە ماوەیەکی کورد ببارێتن. باشە کاک فازڵ ساڵی پەر وشکە ساڵی بوو و حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ساڵێکی وشکە ساڵی بەڕێ کردو هەرێمی کوردستان دەکرێت بڵین بۆ ئەم ساڵ پێشبینی ئەکەن کە ڕێژەی بارانبارین چەند بێچکە لە قسەکان تاماژەت بۆ کرد کە ڕەنگە ئەم ساڵیش نەگەینە ئاستی ستانداردی جیهانی بۆ ڕێژەی بارانبارین کاتە دەکرێت بڵین ڕێژەی ستانداردی جیهانی بۆ باران چەندە و تا ئێستا چەندە باریوە. بەڵێ ئێمە پارساڵ بینیمان ئەوڕوو ئامارانەی کەوا لە بەردەستدان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بەم ڕێژەکەمە باران تۆمار نەکرابوو بۆ نمونە لە شاری هەولێر ئەگەر وەری بگرین پارساڵ نزیکەی 170 میلیمەتر باران تۆمار کرا کە تێکڕای ئاسایی خۆی لە ساڵانی ئاسایی نزیکەی 400 میلیمەترە واتە بە نزیکەی 140 ساڵێکی ئاسایی باران تۆمار کرابوو. ئەوانەی کەوا بەجێرە ئەو پێشبینیە درێژخایانەی کەوا لە بەردەستدان دوو مانگ جارێک دەتوانرێتن کەوا پێشبینی وەرزی واتە بۆ دوو مانگە بکرێتن بینیمان لە کۆتاییەکانی مانگینۆ پێشبینی بڵاوکراوەمان هەبوو کەوا بۆ مانگی 10 مانگی 10 ئەو ساڵیش بە هەمان شێوە ڕێژەی دابارین یەکجار کەم بوو ئەگەر وەکو ڕێژەیەک وەری بگرین دەبینین لە مانگی 11 کەوا ڕێژەی بارانبارین تا ئاستێک بڕێک باران باریکەوە لە شاری هەولێر بۆ مانگی 11 تەنها 4.5 میلیمەتر بارانباری بووەوە لە شاری سلێمانی 18.5 میلیمەتر بارانباری بوو شاری دووەکیش 3.7 بوو ئەگەر ڕێژەکە وەری بگرین بە ڕێژەی سەدی بەرامبەر بە تێکڕای ئاسایی خۆی لە مانگی 11 دەبینین لە شاری هەولێر تەنها 122.4 ڕێژەی سەدی بارانبارینی خۆی باری بوو هەروە لە شاری سلێمانی تەنها 140 بارانبارین تۆمار کرابوو لە شاری دووەکیش 113 ڕێژەی ئاسایی خۆی باران تۆمار کرا ئەم ڕێژانە پێمان دەڵێن کەوا ئێمە لە مانگی 10 و 11 ڕێژەی بارانبارین بە بەراورد بە تێکڕای ئاسایی خۆی زۆر کەمتر بووە واتە کەمتر لە 150 باران تۆمار کرابوو بەڵام بۆ دوو مانگی داهاتوو ژواتە مانگی 12 و مانگی 1 ڕاستە ڕێژەی بارانبارین لە بەرەو ئێمە لە ڕووی ئاوهەواییەوە لە ناو وەرزی زستانداین ڕێژەی بارانبارین زیاتر دەبێتن بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن بە جوێرەی ئەو نەخشانێکەوە لە بەردەستدان بارانی ئەم ساڵیش واتە دەتوانین بڵێن کەمتر دەبێت لە تێکڕای ئاسایی خۆی واتە کەمتر لەو تێکڕایکەوە بۆ نمونە لە شاری هەولێر کە 400 میلیمەترە کەمتر تۆمار دەکرێتن بەڵام ئەگەر بەراوردی بکەینەوە بە پار ساڵ واتە ئەو ساڵێکەوە وشکە ساڵێ بەهێزەی بوو باشتر دەبێتن. باشە کاتە دەکرێت بڵین ئەم ساڵ زستانێکی مام ناوەند دەبێت یاخود زستانێکی سارد و سەخت دەبێت هیچ پێشبینیەکەیە بۆ ئەوە؟ سەبارەت بە وەرزستان ئێمە زانین سەرتاسەری گۆی زەوی کەوتۆتە ژێر کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا کە ئەمیش لە ئەنجامی قەتیزبوونی ئەو گازانەی کەوا دەبنە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما وەکو بینیمان لە هاوێنیش ئەم شەپۆڵانەی گەرما ناوچەکەی گرتەوە تەنانەت لە وڵاتانی جیهانیش بەدەر نەبوون لەوەی کەوا ئەم بەرزبوونەوە تەنانەت لە بینیمان لە کەنەدا پلەکانی گەرما لە نزیک بووە لە 50 پلەی سەدی کەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کەوا پێمان بڵێتن
ناوچەکە بە شێوەیەکی گشتی و گۆی زەوی دەناڵێنێتن بەدەست ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوە کە ئەمەوا دەکاتن لەسەر تاسەری جیهان پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە بێ. بەڵام ئەمە مانای ئەوە نییەکەوە ئەم دیاریدە نامۆیانەیەکەوە لە کەشوها ڕوو دەدەن ڕوو ناداتن. لە وەرزی زستانیش ناوچەکانی ئێمە لە کاتی وەرزی سەرما و سۆڵە کە ئەو شەپۆڵانەی سەرما پشت دەبێستێتن بەو بارستە هەوا ساردانەیەکەوە لە باکوورەوە ڕوو دەکاتە ناوچەکە چەندیش دەمێنێتەوە. بێگومان لە وەرزستان پێشبینی دەکرێتن کەەوە شەپۆلی بەفربارین ناوچەکە بگرێتەوە ئەم بارستە هەوانە، بەڵام مانەوەی ئەو بارستانە تاکو ئێستا دیار نییە بە نزیک بوونەوەی کات لە وەرزستان دەتوانین بڵێن کەی و چ کاتێک ئەم بارستە هەوایانە و بۆ ماوەیەش چەندیش دەمێنێتەوە. باشە بابەتێکی تر کە ئەوش پەیوەندی بە ڕێژی بارانبارینەوەیە پرسی جوتیاران و هەروەها وەرزی پەڵەدانە. دەکرێت بڵین بۆ ئەم ساڵ بەو بارانەی کە باری وە پەڵە دراوە؟ نەخێر ئەو ڕێژانەی کەوا تۆمار کراون دەتوانین بڵێن تاکو ئێستا لە ئاست و پێداویستی و خواستی براجوتیارەکان نەبوو. بەو زاراوەیەوە باز لە پەڵە دەکەن پێویستی بە نزیکەی 30 بۆ 40 میلیمەتر باران دەبێتن، لەبواتە بە بارانێکی سەرتاسەری بۆ ماوەیەکی بەردەوامیش ببارێتن. بەڵام ئەو ڕێژانەیەکەوە تۆمار کراون تاکو ئێستا ئەگەر پارێزگاکان هەرێمی کوردستان وەربگرن دەبین لە پارێزگای هەولێر نزیکەی 8.5 باران تۆمار کراوە کە ئەمە زۆر کەمترە لەو ڕێژێکەوە باز لە پەڵەدان بکرێتن. هەروە لە پارێزگای سلێمانی بە کۆی گشتی 35.7 میلیمەتر باران تۆمار کراوە. لە پارێزگای دهۆک تەنها 5.7 میلیمەتر باران تۆمار کراوە. پارێزگای کەرکووک بە هەمان شێوە 7.9 میلیمەتر تۆمار کراوە. پارێزگای هەڵەبجە تا ڕادەیەک ڕێژەی بارانبارینەکەی باشترە نزیکەی 56 میلیمەتر باران تۆمار کراوە، بەڵام بە تێپەڕبوونی 2 مانگ ئەم ڕێژانە تۆمار کراوەتە لە یەکی دەوە تاوەکو کۆتایی مانگی 11. بەڵام بە شێوەیەک دەتوانین بڵێن تاکو ئێستا ئەوەی کەوا خواستی براجوتیارەکانە سەبارەت بە داچاندنی دانەوێڵە بەهۆی پەڵەدانەوە تاکو ئێستا بارانبارین دواکەوتووە بەو ڕێژەیەنیەکەوە بکرێ سوودی لێبیرێ. بەڵام لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزی زستان هاتنی ئەم شەپۆڵی ئێوارەی ئیمڕۆ و بەرەبەیانی کاریگەری دەبێتن ڕەنگە هاوکار بێتن بۆەوەی کاوا بکرێتن. باشە فازیل ینی دەکرێت بڵین دەبێتن سوودی لێ بێندرێتن بۆ داچاندن. زۆر باشە، ینی دەکرێت بڵین وەرزی پەڵەدان تاکەیە، ینی بۆ نمونە تاکەی ئاساییە ئەگەر باران نەبارێەوە لە دووە ئەوە مەترسیە بۆ سەرکەرتی کشتتوکاڵ کە دووتیاران ڕەنگە بەرهەمێکی ئەوتوان نەبێت لە چاندنی ئەوتۆی کە دەیچێنن. هەرچەندە ئەمە پسپۆڕی بواری کشتتوکاڵە، بەڵام ئەوەی زیاتر کەوا دەبیندرێتن تاوەکو ناوەڕاستی مانگی 12 بارانبارین گرنگە بۆ ئەوی کەوا بکرێتن لە ڕووی کاتەوە سوودی لێ بینرێتن. بەڵام تاکو ئێستا توانێت ئێمە بڵێن ئیمڕۆ یەکەم ڕۆژی مانگی 12 تاکو ئێستا ئەو ڕێژە بارانبارینە نەباریوەکەوە بتواندرێتن سوودی لێ بینرێتن. بۆیە دەبینن بە شێکی زۆری زەویەکان تاکو ئێستا ماوەتەوە دانە چاندراوە. بەڵام لەگەڵ هاتنی ئەم بارانێکەوە ئیمشە و بەرەبەیانی ڕەنگە دوای ئەوە ماوەیەک وشکیەک بەخۆیەوە دەبینێتن لەو ماوەیە بکرێت سوودی لێ بینرێتن لە ڕووی کشتتوکاڵیەوە بۆ داچاندن دووبارە بەهۆی ئەوەی کەوا ئێمە لە وەرزستانین ئەم نزمە پاڵە پەستوانەی کە دەبنە هۆکاری دابارین زیاتر ڕوو لە ناوچەکە بکات. باشە کاک فازیل، بابەتێکی تر کە دەمویست پرسیاری لەبارەوە بکەم، ساڵی پار ناپێرار بەهۆی زۆری ڕێژەی بارانبارینەوە تەنانەت بەنداوەکان پڕ بوون کە 33 ساڵ بوو پڕبوونی بەخۆیەوە نەبینی بوو. دەکرێت بڵین لە ڕووی ئەو توێژینەوانی کە کراون لەسەر ڕەوشی کەشوهەوا چ لە هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی جیهان، ساڵێک کە بۆ ڕێژەیە باران زۆر ببارێ و ساڵی دواتر ببێتە هۆی کەمی بارانبارین و ڕێژەکەدا ببەزێ و بۆ ئەم ساڵ چاوەڕیان نەکەن، یانی خۆ پێشبینیەکەن دۆخەکە بە گشتی چۆن بێت. وەرزی بارانبارین دواکەوتووە کە زۆر جەرباستەوە دەکرێت ڕەنگە ئەگەر لە پاییزدا باران نەبارێ ڕەنگە بەهاری دوای ئەو پاییزە ڕەوشی کەشوهەوا باشتر ببێ و وەرزی بارانبارین دەست پێ بکە. مەبەستمان لە بارانی بەخڕە کە سوودی دەبێت بۆ تەقینی کانیاوەکان و دەوڵەمەندکردنی ئاوی ژێرزەوی و ڕووبارەکان. بەڵێ پرسیارێکی جوانە دوورژاند. ئێمە ئەگەر بگەڕێنەوە وەرزی بارانبارینی ساڵی 2010-2019 دەبینین ئەو ڕێژە بارانبارینانەی کەوا تۆمار کرا لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەت پێکرد لە 30 ساڵی ڕابردوو بەم ڕێژە زۆرە تۆمار نەکرا بووکەوە. تەنانەت ئێمە شاری هەولێرمان بە نمونە وەرگرت کەەوە تێکڕای خۆی نزیکەی 400 میلیمەتر نزیکەی 900 میلیمەتر باران
لە یەک وەرزباری واتە لە سەرجەم ناوچەکان دوو وەرزی بارانبارین کۆکرایەوە لە یەک وەرزی بارانبارین ئەمەش هەر خۆی لەوە جگە لەوەی کەوا باران خێر و بەرەکەت بوو کەوا ڕێژەیەکی زۆر باری بەڵام نیشانەیەکی نێگەتیڤ بوو بۆ ئەوەی کەوا ڕەوشی کەشوهەوا لە ناوچەکەی ئێمەش بە هەمان شێوەی وڵاتانی جیهان گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاری تێکردووە بۆی لەبەرەوەی ئەو ڕێژە بارانبارینە ڕێژەیەکی ئاسایی نەبووکەوە لە وەرزێکی بارانبارین تۆمار بکرێتن بۆیە دەبووە ئێمە وەکو پێوەرێک وەری بگرینکەوە ئەم سیستەمەی بارانبارین لە ناوچەکەش گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەو بوو ساڵی دوای خۆی ڕێژەیە کەم بۆیە بەڵام ئەوەی کەوا لە پار ساڵیش بینیمان دەبینین ڕێژەکە بە هەمان شێوەی ئەو ڕێژە زۆرەی ساڵێک پێش خۆی بە پار ساڵیش نزیکەی بڵێن ئەو ڕێژە کە تۆمار کرا بە وشکە ساڵیەکی زۆر تونند ئەژمار کراکەوە ڕەنگە لە 30 ساڵی ڕابردوش بە هەمان شێوە ئەو ڕێژەکەمە بارانە تۆمار نەکرابوو ئەمانە هەمووی پێمان دەڵێن کەوە گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر شێوازی دابارین لە ناوچەکە بۆیە ئەوەی ئەم ساڵیش پێشبینی دەکرێتن من ناڵێن بەگوێرە ئەو نەخشانەی لەبەردەزان زۆر دڵخۆشکەر نین لە ڕاستیدا تەنها ئەوەیەکەوە ڕێژەی بارانبارین لە چاو پار ساڵ باشتر دەبێت بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە تێکڕای ئاسایی خۆی لە ژێر تێکڕای خۆی دەبێتن باشە کەواتە دەکرێت بڵین کە هەرێمی کوردستان لەکوێی ئەو پرسیارانی جیهاندا کە ساڵانە لە وڵاتانی جیهان ڕێکەوتنێکیان هەیە سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و هەوڵی خۆیان ئەدەن بۆ ئەوەی چیتر کەشوهەوای جیهان و گۆی زەویت بۆ لەوە خراپتر نەبێ و چینی ئۆزۆن کە زۆر جار باس لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کلایمت چێنج و کاریگەریەکانیشی لەسەر چینی ئۆزۆن دەکرێت بڵین هەرێمی کوردستان لەکوێی ئەم هاوکێشانەیە هیچی کردووە بۆ ئەوەی ئەویش بەشدار بێت لە زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرمای چینی ئۆزۆن بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان و عراقیش بە شێوەیەکی گشتی تەنانەت ئەو وڵاتانەی کە لە هاوشێوەی ئێمەن دەبینین ئێمە بووینەتە قوربانی ئەو گۆڕانکاریانە تۆ لە سەرتاسەری جیهان دەبینین ئەم گۆڕانکاریانە کاریگەری خۆی ڕاستە خۆی دەرکردووە بۆیش لە سەرتاسەری جیهان یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان و گەرمەکانی ڕۆژ ئیمڕۆ بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە بەرەوەی کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکانی ژیان هەیە هەروەها ژیانی مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی خستۆتە حاڵەتی مەترسیەوە هەرێمی کوردستان ئێمە سەرەڕای ئەوەی بە بەشێکی خۆمان بەشدارین لەو پیسبوونی ژینگەیە بەڵام ئەو ڕێژەیە زۆر کەمە بەراوردی بکەین بە وڵاتە پیشسازیەکان و وڵاتە پێشکەوتوەکان تەنها ئێمە قوربانی دەری ئەم بارودۆخین بۆیە دەبینین لەم کۆنگرە نێودەوڵەتیانێکەوە ئەنجام دەدرێت دوو میتۆ دواتە لەسەر دوو ڕێڕە و کار دەکەن یەکێکیان کەمکردنەوەی گازەکانە سەبارەت بە وڵاتە پێشکەوتو وڵاتە پیشسازیەکان سەبارەت بە وڵاتەکانی تازە پێگەیشت و ئەو وڵاتانەی کەوا زەرمەند بوون تەنها بیرۆکە ئەوەیە کە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم گۆڕانکاریانە واتە سەبارەت بە هەرێمی کوردستان و عراق بە شێوەیەکی گشتی زیاتر کار لەسەر خۆ گونجاندن دەکرێت لە کاریگەریە خراپەکانی ئەم گۆڕانکاریانێک کە ڕوویدا هەروەها ئەو هاوکاریە نێودەوڵەتیانەی کەوا وڵاتە پیشسازیەکان بەڵێنیان داوە کە پابند بن پێوە بۆ ئەوەی کەوا دابینکردنی بودجەیەک بۆ وڵاتە نەیتر کەوا زەرمەند بوونە بۆ خۆ گونجاندنیان نەک بۆ کەمکردنەوەی گازەکان بەڵام بێگومان ئێمەش کۆمەڵێک ڕێکار هەیە دەتوانین هاوکار بین بۆ ئەوەی کەوا کەمکردنەوەی گازەکان بە تایبەت لە ڕووی بابەتی گواستنەوەی گشتیە لە بابەت بەکارهێنانی وزەی نوێ لە هەم لە تیشکی خۆر هەم لە وزەی با بۆ ئەوەی کەوا بتوانین وێزگەکانی کارەبا سوودی لێ بیندرێتن بەم شێوازانە ئیش بکاتن هەروەها شێوازی ستایلی ژیانی خەڵک بۆ ئەوەی بۆ خۆ گونجاندن بێ لەگەڵ کەمکردنەوەی گازەکان و بەرزبوونەوەی پلەکانی گەرما باشە لێرەدا پرسیارێک دروستە بێت کاک فازیل ئەویش بابەتی ئەوەیە کە بۆچی لێرە لە عێراق و هەرێمی کوردستانیش کەمترین کارگە هەیە و کەمترین دەردانی یاخود وەک جەنابی شداماژت پێدا لێرە کەمتر گازی دوانەوەکسید داهاویشرێت بۆ ئەوەی کە تێکەڵاوی چینی ئۆزۆن ببێ بەڵام لە ئەوروپا و لە وڵاتانی ئەوانی کە زیاتر کە خەریکی پیشەسازین و زیاتر جموجۆڵی با بڵین ئاسمانی یاخود هێڵی ئاسمانی لە وڵاتانە زۆرترە دەبینین ئەوان کەمتر کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەواتیاندا ڕوودەدات مەبەستمان لە ڕووی وشکە ساڵی و بارینی باران و ئەو کاریگەریانەیە کە دەبێتە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە لە ئەوروپا لە هاوینا باران ئەبارێت بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی وشکە ساڵی ئەبن بۆچی ئێمە بەو جۆرە کاریگەر ئەبین ئەگەرەوە بکرێت زیاتر ڕوون بکرێتەوە
بەڵێ ئێمە دەبێت یەکشت لە یادمان بێتن کەوامیژەوەیە گۆڕانکاریەکانی کەشوها سنووری نییە واتە پیسبوونی ژینگە سەر تا سەری گۆی جیهانی گرتوتەوە ئێمە بە قەبارەی خۆمان کاریگەر دەبین پێیکەوا دەبینین هەم لە ڕووی ژێرخانەوە ڕەنگە وڵاتانی تازە پێگەیشتەوە و ئامادەکاریە دروستیان تێدا نەبێت کە خۆیان بگونجێنن لەگەڵیدا بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتانی پیشسازی پێشکەوتووەوە وڵاتانی تر دەبینین ئەمانیش کاریگەر بوون ئەمانە ئەوە نیە تەنها ئێمە کاریگەر دەبین هەروەکو باسم کرد بینیمان لە هاوینی ڕابردوو لە کەنەدا کە بە یەکێک لەو ناوچە ساردانە ژمارمان دەکرد هەموو لایەکمان پلەکانی گەرما گەیشتە 50 پلەی سەدی ئەو شەپۆڵە گەرمانەی کە وڵاتانی ئەوروپا دەگرێتەوە لە وەرزی هاوین دەبینین کاریگەریەکانی بۆ تەهرەسانکردنی خەڵکوەروە ژمارە ئەو قوربانیانەی لە کە ئەنجامی گۆڕانیەکانی کەشوها لەو ناوچانە ڕوودەدەن زۆر دەرکەوتووە و زەق بۆتەوە جگە لەوە توانەوەی بەستەڵەکی باکوور کەوا ئەم ڕێژە بەفرێکەوە جاران هەبوو کەم بۆتەوە هەروەها بینیمان لە ماوەی ڕابردوو تەنها لافاو لە هاوین لە وڵاتی ئەڵمانیا دروست بوو کە قوربانی لێکەوتەوە جگە لە وڵاتی تورکیا بە هەمان شێوە لە مانگی دا ئەو ڕێژە بارانبارینەی لە وڵاتی چین کە وڵاتێکی پیشسازی پێشکەوتووە لە سەر تا سەری جیهان تەنها وەرزێکی بارانبارین لە ماوەی 2 ڕۆژباری کە ئەمانە هەموو نیشانەی ئەوەن کەوە ئەم گۆڕانکاریانە تەنها ئێمە نەگرتوتەوە بەڵام ڕەنگە بەهۆی ئەوەی کە ئەو وڵاتە پیشسازیانە سەرڕای پێشکەوتنی تەکنەلۆجی و بەشداری سەرچیان لە پیسبوونی ژینگە و دەرکردنی گازە پیسکەرەکان بەڵام بەهۆی ئەوەی کەوا ژێرخانەکانیان بەهێزترە لە بەراورد بە وڵاتە تازە پێگەیشتوەکان بۆیە کاریگەریەکانی ئاوە زەق نەبووتەوە کە وڵاتانەی کەوا لە ناوچەکەی ئێمە هەن و ئێمە مەتەلەن ئەگەر بینەوە سەر کشت و کاڵ بۆیە دەبینین پشتبەستنی سەرەکیمان تاکو ئێستاش بە شێوازی بارانبارینە ڕەنگە ئەگەر ئێمەش لە ڕووی تەکنەلۆژیاوە پێشکەوتنێکی زیاتر بە خۆمانەوە بین لە شێوازی ئیدارەدانی ئاو زیاتر کاری لەسەر بکرێتن ڕەنگە ئێمەش بتوانین تا ئاستێکی زیاتر خۆڕاگر بین بەرامبەر ئەو گۆڕانکاریانێکەوە ڕوو دەدەن.